خوا لێ خۆش بوو دکتۆر کەمال مەزهەر. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناوی سەرکردایەتی و بە ناوی هاوسەرۆکانەوە هاتووین ئەوەی هەمومان بەشدار بین لە مەراسیمی بە خاکسپانی خوا لێ خۆش بووە. خۆتان نەزانن دکتۆر کەمال مەزهەر لە ڕێڕەوی کوردایەتی و لە خەباتی چەند ساڵی ڕابردوودا درێغی نەکردووە و هەروەها لێکۆڵەرێکی بەناوبانگی مێژووی بووە و هەموو نووسینەکانی لێکۆڵینەوەکانی سەرپەرشتیکردنی بابەتەکانی ماستەرنامە و لێکۆڵینەوەکانی تری هەمووی لە خزمەتی پێکەوە ژیان بووە، لە خزمەتی دەرخستنی بەڵگەکان بۆ بەڵگەی کوردایەتی و کوردبوونی کەرکووک بەڵگەی پێکەوە ژیانی هەموو ناوچەکە گرێدانی مێژووی هاوبەشی میلەتانی ئەم ناوچەیە و بە تایبەتی کوردستان واروەها هەمیشە لەگەڵ یەکڕیزی کوردیا بووە و نووسینە بەناوبانگەکانی لە بوارەوە و هەروەها لە هەمان کاتە ئەو نووسینەکانی لە بواری مێژووی کوردایە و لە جەنگی جیهانی یەکەمەوە باس بکەین دوایی مێژووی ئەوروپا مێژووی عێراق لە هەموو بوارەکاندا دەست و خامێ ڕنجینی دیارە. ئێمە ئیستا لێرە بە شانازیەوانی وەکو خەڵکی سلێمانی و بۆ ڕۆژبیران و نووسەران و تێکۆشەرانی ڕێگەی کوردایەتی و ئەم خاکە پیرۆزەشکە خاکی سلێمانیە بە پەرۆشەوانی و بە شانازیەوانی لە ئامێزی ئەگرێ نووسان لەسەری بەردەوام بن و ئێمەش لێرەوانی بۆ کەسوکاری بۆ شەهلاخان بۆ ئەنستیتیوتی کوردی و ئەکادمیای کوردی ئێمە هەمومان سەرخۆشیان پێڕا ئەگەێنین لە خانەوادەکان لە کەسوکاریان هیوادارین ئەمە دواخەمی میلەتەکەمان بێت و بتوانین بە یەکەوانێ ئەو هەنگاوانی کە هەیەی ئیدامە پێبێن و سوپاس بۆ ئێوەش. بەداخەوانێ ئەمڕۆ خەڵکی سلێمانی و ڕۆژبیران و نووسەران و مامۆستانی زانکۆ و هەموو کەسایەتیەکان لە حزوری ناشتنی تەرمی پیرۆزی خوا لێ خۆش بوو دکتۆر کەمال مەزەرای کە بە خاکی پیرۆزی کوردستان و سلێمانی نێژرا. دیارە ئێمە وەکو نوێنەری هاوسەرۆکانێکی نیشتیمانی کوردستان و هەروەها بە تایبەت کاک لاوری شێرجەنگی تاڕوبانی ڕایسپاردین کە بە لەلایەتیەوە بەشدار بووین لە بە خاکسپاردنی دکتۆر کەمالدا.